لە هاوی ناواری زەڵمین لەم شوێنەدا محەممەد شاهۆ کە دوکاندارە جانتایەکی ڕەش دەدۆزێتەوە و دواتر دەیگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی. وەک محەممەد خۆی باسی دەکات جانتاکە کارتێکی بانکی تێدا بووە کە 38 دەفتەر دۆلاری تێدا بووە لەگەڵ 1,320,000 دیناری کاش. دەڵێت خاوەنەکەی هاوڵاتێکی عەرەب بووە لە سلکی سەربازی و پلەکەی عەمید بووە. لێرە دانیشتە بووین لێرە کە وەستا بووین جامتایە لە بەردەمانە کەوتبوو جامتایەکی ڕەشی گەورە کاتێککە کردمانەوە سێرەکەین چەند هەوی و مسەمسەکاتی شوناسی و حساب بانقی و پارەی کاشی تێدا بوو و خۆشبەختانە دوای گەڕانێک دوای کاژمێرێک و دەخولە گەڕانەوە و پارەکەیان بردەوە و سپاسێکی زۆریان کردین بڕی 1,320,000 پارەی کاش و بەوتەی ساحێبی پارەکە خۆشی بڕی 544 ملیۆن دیناری تێدا بوو واتە 36 دەفتەری ئەمریکی 38 دەفتەر دۆلاری ئەمریکی و بۆمان گەڕاندەوە سپاسێک و پێزانینێکی زۆری کردین هەم بۆ ئێمە هەم بۆ خەڵکی ناوچەکە و لە کۆتاییشە ئەوتی ئەقلیم ئەمان یعنی ئێمە خۆشحاڵین کەین بۆ کوردستان یعنی لێرە کە شت گومەکەین ئەدۆزێتەوە و ئێمە ئەمە ئیش یەکەم جارمان نییە چەنە هاجار شتمان گەڕاندۆتەوە ئەمەش کارێک بوو لەو کارانەی کە کردومان. محەممەد خەڵکی گوندی شیرەمەڕە لە قەزای خورماڵ و تەمەنی 18 ساڵە دەڵێت ئاینی پیرۆزی ئیسلام فێری کردوین دەستپاک و ئەمانەت پارێز بین ماڵی کەس بە ئێمە حەڵاڵ نییە. وەڵاهی من ئامۆژگاریم بۆ خەڵکی کە وەکو ئامۆژگاری ئەوەیە کە کاتێک کە شتێک ئەدۆزێتەوە ینی جوان نییە بۆ ئێمەی کورد کە میوانێک یێتە لامان وەکو ئەوەی دوێنێ بەسەر منە هات میوانێک لە خوار و عێراقەواتبوو بۆ لای مشتی گوم کردبوو ئەوە کارێکی دینیە ئێمە دینەکەمان فێری ئەوەی نەکردوین کە ئەو پارەیە بە حرام خۆی فێری ئەوەی کردوین کە وەکو دوێنێ چۆن من گەڕانمەوە ئێمەی گەنج ئاوا بیگەڕێنەوە ئێمەی پیر ئێمەی لاو ئێمەی مناڵ هەمومان بیگەڕێنەوە بۆ ساحێبی و لە کۆتاییدا من ئامۆژگاریم بۆ گەنجان ئەوەیە کە دەستپاکی و داوێن پاکی بانە ناو گەنجی کووردا هەر هەبێ. ئەو گەنجە نمونەی سەدان گەنجی پەروەردەی مزگەوت و خێزانێکی ئاینداری ناوچەکەیە وێ ڕایاستی نزمی دارایی بەڵام پەروەردەکەی ڕێگەی پێنادات جگە لە حەڵاڵ بیر لە هیچ شتێکی تر بکاتەوە. کاسبکارانی دراوسێشی دەڵێن ئەمە یەکەم جار نییە محەممەد شتی دۆزراوە بگەڕێنێتەوە بۆ خاوەنەکەی پێشووتریش پارە و مۆبایلی گرانبایی دۆزیوەتەوە و ڕادستی خاوەنەکانیانی کردووەتەوە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هاوی ناواری زەڵم.